بە فەرمیی یاریزانێک لەسەر کەڤەری یاری FC25 و یا فیفای 25 کەی بە فەرمی بڵاوەکرێتەوە. یوبیسۆفت قوڕی بۆ خۆی گرتووەتەوانێ لەگەڵ حکوومەتی یابان لە نوێترین یاریان ئاساسینز کرید شادۆس و ئایا پەیوەندی ئەنێمەی وەن پیس و زۆرۆ بە یاریەکەوە چییە؟ کارکتەری سەرێکی یاری GTA 6 لوسیە. ئایا سیفەتەکانی چۆنە؟ لە هەمان کاتە ئایا ڕاستە دەڵێن کوڕێکی هەیە؟ یەکێک لە خۆشەویستترین یاریەکانی جیلی ئاڵتوونی درایڤەر هەواڵی نوێی لێ بڵاو کراوە و بە فەرمیش لەیان کۆمپانیای یوبیسۆفتەوانێ. بۆ زانینی هەموومان و زیاتر بینەرمان بن. سڵاوی خۆتان لێبێ و سەلام عەلەیکوم بەخێربێنە هۆڕیان من میر عومەرم ئەمە زنجیرەیەکی تری پرۆگرامی سوێگەیمینە کە هەفتانە پێشکەشتان دەکرێت بەڵام پێشەوەی دەست بکەین لە یاد نەگەن لایکیان بڕگێ بکەن لە هاوڕێکاتان شێریکەن و ڕای خۆشتان دەربارەی هەواڵەکان لە کۆمنتە بنووسن. ئێستاش با دەست پێ بکەین. بە فەرمی زانیمان لە یاری FC25 یا ناوە کۆنەکەی فیفا 25 کام لە یاریزانەکانی لەسەر دەبێت و بە تایبەتیش جۆری ئەڵتمەیتەکە سێ لە یاریزانە دیارەکانی ڕیال مەدرید بوونیان دەبێ ئەویش دوو ئەفسانەی ڕابردوو کێن زەینەدین زیدان و دەیڤید بیەکام و ئەستێری نوێیان جود بڵینگهام و لەگەڵ جاڵجاڵۆکە ئیتالیەکە ئەفسانەی ئیتالیا و یانەی یوڤانتۆس ئەویش بۆفۆنە و ڕەگەزی مێنەشی تایە کچێکە بە ناوی بونماتیکە لە ئەستێرەکانی یانەی بەرشەلۆنا و بە فەرمی یەکەم تریلەری یاریەکەش بڵاو بۆوانێ و لە هەمان کاتەوەشمان زانی کە یاری FC25 بۆ نەوەی ڕابردووش پلێستیشن 4 و پلێستیشن 5 ئەکسبۆکسی 1 و ئەکسبۆکسی سیریەس 1 و سیریەس 1 و کۆمپیوتەریش بڵاو دەکرێتەوانێ. ئایا پێمان بڵێ تۆیکیشی لە گەیمەران و پلێرانی یاری FC25 و بە تایبەتیش ئەم بەشە چاوەڕوانی یاخودنا و ڕات چییە بە شێوەیەکی گشتی دەربارەی یەکەم تریلەری نیشاندانی ئەم یاریە و پێت وایە بە فەرمی شێ ئەبینین لەسەر نوسخەی کۆتایی هەواڵەکان دەڵێن جود بڵینگهام. یوبیسۆفت قوڕی بۆ خۆی گرتووەتەوانێ بەڵام ئەم جارە لەگەڵ حکوومەت و پەرلەمانی یابان ئاخر یوبیسۆفتەوە بووەکەی لە نوێترین یاریان کە ئەمسا بڵاوکرێتەوانێ ئەساسی شادۆس کە ئەم جارە باسی سەردەمێکی کۆنی وڵاتی یابان دەکات. طبعاً لە یەکێک لە بابڵیوێنە و تریلەرەکانە ئاڵای گروپێکی چەکداری دەرکەوتووە بە ناوی سێکیگارە تێپۆتای کە مافی یان ڕوخسەتی وەرگرتنی ئەم ئاڵایان وەرنەگرتووە بەڵام لە هەمان کاتیشدا بەکاریان هێناوە هەر بۆیە دوای کۆمپانیای یوبیسۆفت داوای لێبوردنی کرد. لە هەمان کاتا کەسێکی یابانی بە ناوی ساتۆش هامادا کەیسێکی ئاڕاستەی پەرلەمانی یابان کردووە کە دەڵێت کۆمپانیای یوبیسۆفت بە شێوەیەکی هەڵامێژوو و کەلتور و سەردەمێکی کۆنی یابان بەکاردێنێت کە لە ڕاستیا بوونێن. یەک ئەو وەرزانە لەو ناوچەیە بەو شێوازە نەبووە کە دڵێن ئەم جارە هەر چوار وەرزەی ساڵی تیادایە. لە هەمان کادا لە ڕووی کەلتور و لە ڕووی مێژووی هەتا لە ڕووی دروستکردنی باڵەخانەکان دەڵێن لەو سەردەما باڵەخانەکان بەو شێوازە نەبووە. لە هەمان کاتە دەڵێن زیرەکی دەستکردیان بەکارهێناوە بەڵام ئەم زیرەکی دەستکردە ورد نەبووە هەنێ بابەتی چینی یان کە پەیوەندی بە دەوڵەتی چینەوەیە تێکەڵاوی یابان کراوە و لە یابانە ئەم بابەتانە بوونی نییە. لە هەمان کاتا دەڵێن جۆرە دانیشتنێکەیە بە ناوی دانیشتنی سیزە کە ئەم دانیشتنە لە یاریەکەیان نیشانیان ناوە بەڵام ئەم جۆر دانیشتنە دەگەڕێتەوانێ بۆ سەردەمی تۆگۆ گاوە. لە هەمان کاتا دەڵێن ئەبوایە ئەو جۆر دانیشتنە دابنرایە کە بە زمانی عەرەبی بە ناوی ئەلقورفوساءە ئەوەیان لە سەردەمی سینجوکوبە بەکارهاتوویان خەڵک ئاوا دانیشتووە بەڵام ئەوان دانیشتنی سەردەمێکی تری دیقەت من ئەم کابرایە لەگەڵ کەسانێکی تر دیقەتی چیان ناوە و لە هەمان کاتیشدا بەڕاستی ئەم بابەتەش پەیوەندی بە ئەنەمەیە و تێکەڵاو یاریەکەی دەکەین. دەڵێن لە یاری ئاساسین کرید شادۆس شمشێر یان کاتانەی تایبەت بە زۆرێکی لە کارکتەرە سەرەکییان بەکارهێناوە و زۆر لە یەک دەچن. ئەمیشمانە ئەوەیە نازانین ئایا مافی شمشێرەکەیان وەرگرتووە لە کۆمپانیای دروستکەری وەن پیس یاخودنا بەڵام وەکو لە وێنەکانە دەبینن شمشێرەکە زۆر لە شمشێرەکەی زۆرۆ دەچێت کە یاسوشی بەکاری دێنێت. لە هەمان کاتێکی لە کێشە گەورەکانیش کە پێشتر باسمانگر ئەوەیە کە دەڵێن ئەم کارکتەرە ڕەشپێستە بوونی نەبووە تەنها ئەفسانەی هیچ کارکتەرێکی ڕەشپێست پێشتر سامۆڕای نەبووە و ئەمان بە شێوازێکی هەڵە هەم سەردەمەکە هەم
جۆری دانیشتن هەم باڵەخانەکان هەم کارکتەرەکان بە هەڵە بەکار هاتووە بەڕاستیش ئەمەش کارێکی ئاسان نییە کە تۆ یاریکی مێژوویی دروست بکەی بە شێوەیەکی جیاواز نەریت و کەلتور و مێژوو و جلوبەرگی وڵاتیان نیشانگەی کە بەو شێوازە نییە و بێگومان لەم حاڵەتەیە حکوومەت و پەرلەمانی با بڵێن دەوڵەتەکان با بڵێن دێنە سەرمێزی دانیشتن لەگەڵ کۆمپانیا و پێی دەڵێت پێویستە ئەم شانە بگۆڕی چونکە یاریەکەیەوە بە مەلایین گەسەیکە و لە داهاتوودا لەوانەیە بە شێوەیەکی هەڵا زانیاریەک دەربارەی ئەو وڵاتە بەجیهام بکە کە ڕاست نییە. ئایا ڕایەوە دەربارەی هەواڵە چییە کە یوبیسۆفت لە یەک کاتە تووشی ئەم هەموو ڕەخنەیە بێتوانێت و لە ئێستاشدا واژوو کۆکرێتوانێت لە یابان بۆ ئەوەی هەنێک گۆڕانکاری گەورە لە یاریەکەیە بکرێت لە کاتێکدا ئەم سەڵارەکە بڵاوکرێتوانی و باوەڕ ناکەم گۆڕانکاریانە بکرێت. ئایا چ زەرێرێ بە یاریەکە ئەگەنێ بە تایبەتی لە کۆمەلگای یابان. ئایا کارکتەری سەرەکی GTA 6 کچەکە کە بە ناوی لوسیایە سیفەتەکانی چۆنە؟ دەڵێن کەسایەتی لۆسیا کەسایەتیەکی بەهێزە و چاونەترسە لە هەمان کاتە بەڕەسەڵک لاتینیە واتە سەر بە ئەمریکای باشوورە و مناڵێکشی هەیە لە ناو چیرۆکەکەیە مناڵەکەی ئەناسیماتە ئەم جارە لە یاریەکانە مناڵیش ئەبینی لە یاریەکانی GTA لە هەمان کاتە کەسێکی زۆر لێ هاتووە لە با بڵێن هاکەوانێ یان با بڵێن سیخوڕی ئیلکترۆنیەوانێ و لە هەمان کاتا دەڵێن کەسایەتی لوسیان لە کەسایەتی بۆنی وەرگرتووە کە شەریکی کڵید بوو. ئەم بۆنی و کڵیدە دوانەیەکی با بڵێن کچ و کوڕێ بوو یەکێکن لە هەرە تاوانبارە با بڵێن لە یاسا ڕاکردووە بەناوبانگەکانی ئەمریکا. ئەم فکری ئەم کەسایەتیان لەم دوو کەسایەتی ڕاستەقینەوانەیە وەرگرتووە کە لە ئەمریکا زۆر ناوبانگیان هەیە. ئایا ڕای تۆ دەربارەی ئەم هەواڵانە چییە؟ ئایا لەو باوەڕای لوسیا کارکتەرێکە بێت دوای بڵاوبوون و یاریەکە بە ساڵانێکی زۆر هەل لە یادمان ئەمێنێتەوانێ و چیرۆکی ژیانی لوسیا شایانی ئەوەیە کە بکرێت بە یاریەکی ئەلکترۆنی. لە هەمان کاتە لە هەواڵی GTA 6 ئەمێنینەوانەیە کە وا با بڵێن پێشبینی ئەکرێت کە بە بۆنی GTA 6وانێ ئەم چەند ساڵی داهات و تا ساڵی 2027 داهات یاری ئەلکترۆنیەکان زۆر گەورە و بەرفراوان دەبێت. لە پێشبینیەکی دارایی لایەن کۆمپانیای بین ئەند کۆمپانی دەڵێن لە ساڵی 2027 بە ڕێژەی سەیانۆ داهات یاری ئەلکترۆنیەکان زیاد دەکات و دەگاتە زیاتر لە 300 میلیارد دۆلار. کۆتا ژمارەکە شکانیان 199 میلیارد دۆلار بوو ساڵی 2022 2027 دەگاتە زیاتر لە 300 بە تایبەتی 307 میلیارد و پشتی شێریشی بەردەکەوێت GTA 6 کە دووبارە بوارە ئەلکترۆنیەکان تەنها خۆی بەتەنیا ڕۆکسال ڕێگەی ئەم یاریەوانێ داهاتێکی زۆر کۆ بکاتەوە بوو بوارەکە و بۆ کۆمپانیاش و لە هەمان کاتە ئەوەشمان زانی کە تڕەیلەری فەرمی GTA 6 لە یوتیوب گەیشت بە زیاتر لە 200 میلیۆن جار کە بینراوە تەنها لە ماوەی 7 مانگ. ئەمە ژمارەیەکی پێوانی تریشکانوە کە تا ئێستا هیچ ڤیدیۆیە کە تایبەتە بە ڤیدیۆکەی یاری بێ گەیم پلەی بێ تڕەیلەر بێ نەگەیشتووە بە 200 میلیۆن GTA 6 شکانی. ڕایتۆ دەربارەی کەسایەتی لوسیا چییە؟ ئەو ژمارانی کە GTA شکێن لە کاتی بڵاو کردو لە هەمان کاتە ئەوەشمان زانی کە بەپێی ئەم پێشبینی ئەم کۆمپانیایە یاری ئەلکترۆنیەکان بە تەواوەتی پێشی بوارەکانی هاوشێوی خۆی ئەیاتوە لە ڕووی چێژبەخشین و ئینتەرتەینمنت کە بە تایبەتی فیلم و سینەما و درامایە. ڕایتۆ یاریەکی جیلی ئاڵتوونی کە خۆم کاتێکی زۆرم تیادا بەسەر بردووە درایڤەری 1 و درایڤەری 2 بە تایبەتی کە ئەوتوانی لە ئۆتۆمبیلەکە دابەزی بتوانی بچیتە با بڵێن سوار ئۆتۆمبیلێکی تر بیت. بۆتا بەشی کە بڵاوکرا درایڤەری سان فرانسیسکۆ بوو ساڵی 2011 و تقریبان پێش 13 ساڵ زۆر سەرکەوتوو بوو بەڵام لەو کاتەوانی هەواڵمە طبعاً ماوەیەک پێش ئێستا بە تایبەتی 3 ساڵ پێش ئێستا ئەوەمان زانی کە کۆمپانیای یوبیسۆفت لەگەڵ کۆمپانیای BMG ڕێکەوتووە کە درامایەک یان با بڵێن زنجیرەیە دروستکە تایبەت بە یاری درایڤەر. بەڵام هەواڵ بڵاو کراوانەیە لەلایەن یوبیسۆفتەوانەیە کە ئەم هەواڵیان بۆ ماڵپەڕی گەیمفای بڵاو کردەوە دەڵێن ئێمە کارمان وەستاندووە لە ئێستادا لەگەڵ ئەم کۆمپانیایە و خۆمان هەوڵین یاریەکە با بڵێن زنجیرەکە دروستکەین. بەڵام دەڵێ لە ئێستادا زۆر بە چالاکی هەوڵ دەدەین کە کار لە زنجیرەی یاری با بڵێن درایڤەرا بکەین واتە ئێستا بەپێی قسەی یوبیسۆفت دێکە بۆ وتەیان ناوە بۆ گەیمفایل بڵێ کار لە زنجیرە یاری درایڤەرەکەن وڵێ زۆر بە پەرۆشین لە نزیکترین کات زانیاری نوێتان بینێ و بەڕاستی هەواڵێکی دڵخۆشکەرە یاری درایڤەر سان فرانسیسکۆ خۆم یاریم پێگرت تەواوم کرد زۆر چێژم لێبینی و زۆر بە شوێکی بەڕاستی جوان یاریەکەیان نیشانە ڕووی کوالەتی سیارەکان جۆری ئۆتۆمبیلەکان کە لە ڕاستیەوە وەرگیراوە بیرۆکەکە بە شوێکی گشتی زۆر زۆر جیاواز بوو کە لە شاری سان فرانسیسکۆ وایەکی و گەیمرانی کە پێشتر یاری درایڤەری کردووە و بەڕاستی چاوەڕوانی بەشێکی نوێی لە کۆمنتا بۆمان بنووسن.
ولێرەدا هاتینا کۆتایی سبەی گەیمینی ئەم هەفتەیە بە هیوای بەدڵتان بوو بێت چێژ و سوودیشتان لێ بینی بێت وەڵامە کووتمان لێ دەنگن لایکیان بڕگێ بکەن لای هاوڕەکانتان شێرگەن و ڕای خۆشتان لە کۆمنت بنووسن ئەگەر لە یوتیوب وانێ بینەرمانی سابسکرایبی کەناڵتان بیر نەچێت زەنگۆڵەکە چالاکەم بۆی ڤیدیۆکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگات ئەگەر لە پلاتفۆرم و سۆشڵ میدیاکانی ترەوەیە لایکی هەژمار لێ یاد نەکەن من میر عومەرم لە سبەی گەیمینەوانێ سەلام عەلەیکوم